پیاوەکە ژنەکە چییە؟ پیاوەکە ئەڵێم بەیانی جومعەیە بۆچی ئەمە ئیزن نایی با بڕوە باش حەمە کوڕم وەرە بە دازارێکە بەمێ و بەیانی جمعەیە بخۆ بڕۆ ماڵی مامە ئێوە سەر چاوە بەڕم خۆم گۆڕم حەمە خێر بۆ گەڕایتەوە ئارەڵا باوە مامیشم 25 زاریامێ وتی سەلام لە باوکیشی بکە و پێشی بڵێ ئێمەش بە شەرین کاوێ خۆلای ئێمە سێشەمەنی لای ئێمەژە جمعەیە ئەو بەڕاستە بەخوا پێشینان ڕەحمەتیان لێ بە جوانیان فەرمووە ئەڵێ گۆشتی گونی خۆ بخۆ لە منەتی قەساب باشترە قديم يا كاري خدا لك خوش بو رحمتي